تەفۆ تۆ بڕۆ چاودێری دەرەوە بکە بێپەنجە بە دوامانەوەیە هیچ ناکەم کاچی خۆم هەر قسەی لەگەڵ دەکەم بەس قسە دەکەم بەس بەناسکی تەفۆ تێگەیشتین تۆ کچەت خۆش دەوێ بەڵام تۆ بۆ خۆت بینیت هێشتا دەڵێ من ئەو کچە دەناسم لەگەڵ ئەوان نچوو لەگەڵ ئێمە مایەوە ئەگەر لەگەڵیان چوو بە ئێستا سەریان بڕی بوو بۆچی ناخی ئەو کچەی پڕ کردووە لە پیسایی تەموش دەڵێم بەیانی لە ڕۆژنامەکان دەیخوێنیەوە چیرۆکی کچێکی زانکۆ لە ماڵەوە ڕای کردووە دەزانم کاکە خۆ دەبەنگ نیم ئەوە بازیشی خوڕیە تەفۆ جملەکانمان دەناسین ئەوان لێ خۆش نابن ئێمە ئەوان نین کاک عەلی وایە ئەو کچە بۆیە لێرەیە متمانە بە تۆ دەکا متمانەی بەوەیە کەوا تۆ لێی خۆش دەبی من دەچمە دەرەوە و دوایە دێمەوە ئەم ماوەیە زۆر ناوی تۆ دەبیستم وتم با خۆم بێن بیبینم باشت کرد بەڕای تو ئێمە بۆ هاتووینە ئێرە بۆ یەکتر ناسین ڕاستە با یەکتر بناسین لەوانەیە کەسانی تر بەهەڵە ئێمەیان بە تۆ ناساند بێ ها ئێمە زۆر مرۆڤی سەرڕاستین زۆر جوانە ئەو کەسانەشمان خۆش دەوێت کە گوێ لە قسەی ئێمە دەگرن جا ئەو کەسە هەرچێ بێ ئێمە وەکو کەسانی تر دۆستی توند و تیژینین ئێمە پیاوی کارین ئێوە ئەگەر ڕاست دەکەن شتێکم بدەنێ کە نەتوانم بۆ خۆمی بم چییە شتە؟ هیچ شتێک قەڵەمەکەت وەرە بابەیەکەوە دووسێ هەنگاو بڕۆین تەنها ئەو دوانەمان بۆ ئەم ئامادەم بڕۆنە دەرێ بەخێر بێن کاگەزەل ببوورە بێپرسی تۆ شتێکم بۆ میوانەکان ئامادە کردووە بەڵام من ئێوە دەناسم بەخێر بێن نافەرمووی دەوری 12 شەو لێرە پیرۆزکردن هەیە دوای کەمێک ماوەی ئەوە نامێنێ فەرموون تکایە یەکەم جار لەگەڵ چێ قسەت کرد تەمووس یەکەم جار لەگەڵ قسەم کرد چەند پارەیان پێدای؟ وەک ئەوە نییە کە بیری لێ دەکەیەوە کچێ ژی ناڕەسان ئاخر چۆن ئێمە بۆ ئەو ناڕەسەرە
ها ئێمە قەینا بەڵام چۆن ئەوەت لەگەڵ تەفۆ کرد خۆ تەفۆ خۆشی دەویستی تەفۆ عاشقی تۆ بوو هەموو کات شێتی تۆ بوو ئاخر چۆن ئەو شتت لەگەڵ ئەو کوڕە کرد چۆن ئەو بەیەت پێ کرا وەک ئەوە نییە بیری لێ دەکەیتەوە چی وەک ئەوە نییە بیری لێ دەکەمەوە ها ئەی ئەوە چییە بەڵگە نییە ها بیرکردنەوەی بۆ چییە بەو هەتی وەم پیشان نەداوە ئەگە پیشانی بدەم دەبێتە دوو پاسە لە خەفەتات بابی خوێنمەوە مەی خوێنەوە ساڵی 2010 تۆفیق حەز لە من دەکا مەی خوێنەوە سەرشێترین کەس لەناوماندا ئەوە خەڵکیان نەدۆڵە زاهیلە هیچ تایبەتمەندێکی باش لەودا نییە سیخوری کۆمەڵەکەیانە پیاکوشی کۆمەڵەکەیانە هەمیشە سەیری من دەکا من دەترسێنێ بەڵام ئەوە ئاساترین ئەقڵە زۆر کەساسە گەڕ ڕووی بدەمێ خۆشەویستی پێ ببەخشم ئاساترین کەسەکە بتوانم بۆ لای خۆمی ڕابکێشم دەستشم پێ کردووە بە هەفتەیەک عاشقی من دەبێت هەفتەیەکی چی من سۆری لێکردم دێتەوە بیرت هەموو ڕۆژێ پەیوەندیت پێوە دەکردم تا لە حاڵم دەزانیەوە چ جۆرە شتێکە باوەڕم پێ ناکەی وانییە چونکە پێشتر درۆم لەگەڵ کردی هەروەها سێری ناو چاوەکانیشم کەی پێم بڕوا ناکەی سێری دوو کاغەزکەی باوەڕ دەکەی بەڵام سێری چاوەکان کەی باوەڕ ناکەی باشە تۆفیق کەوایە باوەڕ مەکە بەڵام هیچ یەکێکیانم نەفرۆشتووە لە هەموویان زیاتر نەفرەتم لەو پیاوە کردووە هاتن تەفۆ خاتری تۆ مامەوە لەبەر تۆ چوون بۆ لای ئەو پیاوە ملی خوار دەکردەوە زۆر خراپ دەیترساندم بەڵام تاوەکو متمانە بەدەستبێنم بچمە ناخیانەوە وام کرد تاوەکو پێم بڕوا بکەن مامەوە تا متمانەم پێ بکەن بۆچی ئەوەندە مامەوە باوەڕیان پێ دەکردم چاکەی تۆم دەویست و دەمویست شتێک بەدەستبێنم و بێمەوە بۆ یەکردم تاوەکو پیاوەی خۆشم دەوێت دڵخۆش بمێنێتەوە دەبێت بەلە بکەین و هاتن تەفۆ باوەڕ ناکەم شەرمی هەڵم تۆفیق چی بکەم هەڵم داشتم براکەم من وەڕاست نابم کاکە وانییە